سڵاوتان لەوێ بەڕێزان، هیوادارم هەموو لایەک ساغ و سەلامەت و لەش ساغ بن. بەڕێزان، بە پێویستی زانم بابەتێک بۆ ئێوەی خۆشەویست ڕوون بکەمەوە، بە تایبەت بۆ کەسانی ئەکادمی و بۆ ئەوانەی کە یانەوێت زیاد لە زمانی کوردی معلومات و زانیاری لە زمانەکانی تریشەوە وەربگرن، بە تایبەت زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی، کە هەم بۆ مامۆسایان و هەم بۆ خوێندکارانی کورد زمانی خۆمان زۆر گرنگە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە شەریکەی مایکرۆسۆفت بەم دواییانە لەم چەند ساڵی دواییدا زمانی کوردی سۆرانیشی ئیزافە کردووە بۆ ناو ترانسلیشن، واتە تەرجەمەی ئەو تووڵەی کە تەرجەمەی پێیەکە لە ناو براوزەر و لە وێبسایتی تایبەتی خۆیان، و ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن ئەو تەرجەمەیە بەر لەوەی یعنی پێشەوەی بچیتە ناو وێبسایتی تایبەتیەوە، تۆ بۆ هەر شتێک ئەتەوێت لە هەر پێیج و لە هەر سایتێکا، بۆ نمونە ئەگەر ئینگلیزی بێت ڕاستە و خۆ ترانسلیشنی تایە، واتە ئەتوانی بە شێوەیەکی خێرا تەرجەمە بکەیت، یاخود لەو پەیجە کە هەتا تەواوی پەیجەکە بکەیتەوە بە کوردی بە هەر زمانێکی تر نووسرابێت، بە تایبەتی ئینگلیزی و عەرەبی. بۆ نمونە ئێمە گوگل کروم هەیە کە متصفحێکە، براوزەرێکە کاری پێ ئەەکەین، بەڵام بەداخەوە ئەم تووڵەی کە باسی ئەەکەین لە گوگل کرومانیە، بەڵکو لە مایکرۆسۆفت ئێج یاخود ئەو براوزەرەی کە مایکرۆسۆفت خۆی دایناوە لە هەر ڤێرژنێکی ویندۆزە هەبێ. بەڕێزان، من ویندۆزی 10 بەکاردێنم، بۆیە کاتێک کە ویندۆز ئەەکەینەوە ستارت ئەەکەین لێرە مایکرۆسۆفت ئێج ئەەکەینەوە، ئەم متصفحە لێرە ئەتوانین چۆن بەکاری بێنین. بۆ نمونە ئەگەر سیر بکەین، ئەمە لیۆنارد سویدلەر پرۆفیسۆرێکی ئەمریکیە کە ژیان و نووسین و توێژینەوەکانی بە ئینگلیزیە و بە کوردی شتێکی وای لەسەر نییە، و بە عەرەبیش زۆر کەم، هەمووی لە چەند دێڕێک کەم تێپڕ ناکا کە بە عەرەبی لەسەری نووسراوە. ئەمە بە نمونەیە نمێوە بۆ هەر شتێکی تر دروست و ڕاستە. لە ئێستادا پرۆفیسۆر سویدلەر خۆشبەختانە لە کوردستانە و مامۆسایەکی خۆبەخشە لە کۆلێجی زانستی ئیسلامیەکانی زانکۆی سلێمانی، لە 2 بەش دەرس ئەڵێتەوە و وانەی هەیە لە سمستەری یەکەمە و لە سمستەری دووهەمیشە لەگەڵمانە و خۆبەخشانە وانە دەڵێتەوە لە 2 بەش لە کۆلێجی زانستی ئیسلامیەکانی زانکۆی سلێمانی، کە بتوانین سوودی لێ وەربگرین. لە هەر شوێنێکی ئەم پەیجە ئەتوانی کلیکی ڕاست بکەیت و پاشان ترانسلیت هەیە، ترانسلیت تو کوردیش، یاخود لەم ئایکۆنەی سەرەوە کە ڕەسمی ئەی نووسراوە ئەتوانین کلیک بکەین. لەم حاڵەتە ئێمە دیارە پێشتر پێویستە لێرە لەم بەشە کلیک بکەین و بڵێین ئەو نەسەی ئەو تێکستەی کە هەیە لەم پەیجە تەرجەمەی بکە بۆمان بۆ زمانی کوێ؟ بۆ زمانی کوردی. ئەینە خوارەوە ئەتا ئەگەین بە PTK. ئەگەر سیر بکەین لێرە لە دوای کۆریان کوردیش هەیە، کلیک لە کوردیش ئەکەین، ئەنجا ئەتوانین always translate page from، یعنی هەمیشە لێەوە بۆمان ترجەمەکەیان، بەس تەنها translate کلیک لە translate ئەکەین، پاشان دەبینین تەواوی پەیجەکە بە ئایکۆنەکانی و بە هەموو شتەکانیەوە بۆتەوە بە کوردی. بەڕێزان، ئەم بە کوردی بوونە ناڵین شتێکی 100% پێرفێکت و ڕێکوپێکە، بەڵام بە دڵنیاییەوە بۆ کەسانی ئەکادمی ئەتوانین بڵێن لە 80% زیاتر بۆ 90 یارمەتی خوێنەر ئەدا و تەواوی پەیجەکە ئەکاتەوە بە کوردی، واتە ئەتوانیت لێرە مەفهوم تێبکەیت بۆ هەر هەواڵ و بۆ هەر زانیاریەک. و نەک تەنها ئەم پەیجە، بۆ نمونە ئەگەر بچینە پەیجی BBC کە وێبسایتێکی ئەخباریە لە بەریتانیا، بۆ نمونە هەر هەواڵێک، ئەمە هەواڵێکی زانستیە لەسەر ئەرجەنتینا، کلیک بکەین، پاشان ئەم هەواڵە بمانەوێت لەم هەواڵە زانیاریەک وەربگرین یا تێ بکەین، کلیکی ڕاستەکەین، ئەتوانین تەنها یەک بەشی وەرگێڕان بکەین،
translation section to Kurdish translate section to Kurdish تا ئەو تەنها ئەو بەشەمان بۆ بکاتەوە بە کوردی. یان ئەگەر هیچ سەلێکت نەکەین و بەس کلیکی ڕاست بکەین ئەوە دەبینین لێرە translation to Kurdish هەیە. ئەو کاتە هەموو پەیجەکەمان بۆ ئەکاتەوە بە کوردی، واتە ئەتوانین سوودێکی باش لەمە وەربگرین. نەک تەنها ئەوە بەڵکو هەواڵە ئەخباریەکان، بۆ نمونە ئەم هەواڵە ئەخباری عەرەبیەکان یا هەر شتێکی ترکە بمانەوێت ئەتوانین بڵین ئەم پەیجە لێرە کلیکی ڕاست دەکەین و translate to Kurdish کلیک بکەین لە عەرەبیەوە، ئەمەشمان دیسان بۆ ئەکاتەوە بە کوردی و تەواوی ئایکۆنەکانیشی ئەکاتەوە بە کوردی بۆمان. بەڕێزان من بڕوام وایە بە تایبەت لە زمانی ئینگلیزیدا ئێمە ئەتوانین سوودێکی زۆر باش لەو سەرچاوە ئینگلیزیانە وەربگرین کە پێویستمانە بێت. وەک باسم کرد هەر شتێک کە زانیاری بە عەرەبی و بە کوردی لەسەر نەبێ ئەوە بێگومان بە ئینگلیزی لەسەری هەیە و ئێمە ئەتوانین بە تەنها کلیکێک لە translate to Kurdish سوودی زۆر وەربگرین لە وێبسایتە ئینگلیزیەکان، لە تورکیەکان، لە فارسی و عەرەبی و زمانەکانی تریش بە هەمان شێوە. و پاشان بۆ گەڕانەوە بۆ ئەو پەیجە بۆ ئەو تێکستانی پێشوو کە بە چ زمانێک نووسراون، پێویستە دیسان بگەڕینەوە بۆ page translation show options کلیک لێرە ئەکەین و پاشان لێرە نووسراوە show original واتە نیشاندانەوەی ئەسلی تێکستەکان کە بە چ زمانێک نووسراوە. ئێمە لێ ئێستاە ڕەنگە نەزانین ئەم تێکستە یاخود کەسێکی تر دێت بەلایەوە گرنگە کە بزانێ ئەم تێکستە چۆنە، یا خۆمان دیسان ئەمانوێت بگەڕێنەوە بۆ نەسە ئەسلیەکە ئیتر بۆ بەراورد بێ یا بۆ شتێکی تر بێ کلیک لە show original ئەکەین، ڕاستەوخۆ بمانەکاتەوە بە ئینگلیزی یا بۆ هەر زمانێکی تر کە پێشتر نەسەکە و تێکستەکەی پێنووسرابێت. هیوادارم سوودی هەبێ و لەش ساغ و سەرکەوتوو بن.